قەتعات چارێکی ئەویست بۆ یانزە چوار هاوڵاتی بە مردووی گەێنراونەتە نەخۆشخانەمان لای ئێمە سەرجەم ڕێکارەکانی بۆ گیراوەتە بەر و ئێستا ئیحالەی تومعەدلیەکرێت لە نەخۆشخانەی شار لە سلێمانی بن. ئەو کەسانێک کە ئەو تەرمانی کاتون لە چی ڕووداوەکە بۆ ڕووداوەکە لەکی ڕوویدا وەکو ڕووداوەکە نازانێمە شوێن ڕووداوەکە بەڵام لە ڕێگای نێوان سلێمانی بۆ دەربەنی خان بووە ڕووداوی هاتوچۆیە چوار هاوڵاتی بەداخەوە کۆچی دواییان کردو و ڕووداوێکی نەخوازرا و ناخۆش چەندیان پیاوە دوو ژن و مناڵێک لەگەڵ پیاوەکە بریندارێکیشان هەیە بە وتەی کەسوکاریان لە سلێمانیە نەخۆشخانەی شار دەستوژاو خۆش چاکم بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون وتەی سامان سابر بەرپرسی بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی شەید ڕەوفبەگە لە قەزای شارەزور ئێوارەی ئەمڕۆ بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ لەسەر ڕێگای دەربەنی خان زەڕایەن کە لە نێوان دوو ئۆتۆمبیلی جۆری شاهینە بێسەرەتا لەگەڵ بارهەڵگرێکی سوتەمانی ڕوویداوە بەهۆی ڕووداوەکەەوە چوار کە زیانی لەدەستداوە کە سەرجەمیان خەڵکی کەلاری کۆنن و بەوتەی بەرپرسی بەشی فریاکەوتن لە نەخۆشخانەی شەید ڕەوفبەگ لە قەزای شارەزور دوانیان ئافرەتە و دانەشیان پیاوە دانەشیان مناڵە من هەر بۆ زانیاری زیاتر پەیوەندیم کرد بە دیاری عەلی ئەفسەر لە هاتوچۆی قەزای دەربەنی خان ئەو پێ ڕاگەیاندم ڕووداوەکە لە نێوان ئۆتۆمبیلێکی جۆری بێسەرەتا و ئۆتۆمبیلێکی بار هەڵگردا ڕوویداوە کە سوتەمەنی گواستۆتەوە لە نزیک گوندی چنارە ڕووداوەکە ڕوویداوە بەهۆی ڕووداوەکەەوە چوار کەس گیانی لەدەستداوە و کەسێکیش بریندارەکە گواستراوەتەوە بۆ نەخۆشخانەی سلێمانی و ئەو چوار کەسەی کە لێرە لە ڕووداوەکەدا گیان لەدەستداوە تەرمەکانیان گواستراوەتەوە بۆ نەخۆشخانەی شەید ڕەوفبەگ لە قەزای شارەزور و دوای توێکاری و لەلایەن دکتۆران و کارمەندانی نەخۆشخانەکەەوە ڕەوانەی پزیشکی دادی سلێمانی دەکرێت.